لە ئێران هەڵبژاردن بۆ خولی 11ی پەرلەمان و خولی پێنجەمی بەشێک لە ئەنجومەنی شارەزایان بەڕێوەچوو. لە کاتژمێر 8 بەیانی دەرگای ناوەندەکانی دەنگدان لە سەرانسەری ئێران بەڕووی هاوڵاتیاندا کرانەوە. هەڵبژاردننی پەرلەمانی کۆماری ئیسلامی ئێران کە با مەجلیسی شورای ئیسلامی ئێران ناسراوە لە دۆخێکی هەستیار بەڕێوەچوو. بەتایبەت دوای ئەوەی گرژەکانی ئێران و ئەمریکا لە سەرکوشتنی قاسم سولەیمانی و کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنی ئەتۆمی گەیشتنە لووتکە. هەرێکە لە ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران و سەرۆکۆمار و سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێران لە کاتی دەنگداندا پەیامیان ئاڕاستی گەلانی ئێران کرد. عەلی خامنەیی ڕێبەری شۆڕشی ئیسلامی ئێران چووە سەر سندوقی هەڵبژاردن و پەیامێکی ئاڕاستی گەلی ئێران کرد. خامنەیی لە پەیامەکەیدا ئاماژە بۆ دەکات بەشداری لە هەڵبژاردن هەرکێکی شەرعیە و بەرژەوەندی نەتەوەیی ئێران بەرجەستە دەکات. ڕێبەری شۆڕشی ئیسلامی ئێران وتیشی ڕۆژی هەڵبژاردن ڕۆژی هاتنەدی مافی مەدەنی گەلە و گەل بە بەشداریکردنی لە هەڵبژاردن لە ئیدارەی وڵات هاوبەش دەبێت. حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێرانیش لە کاتی بەشداریکردن لە دەنگدان ڕایگەیاند ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بۆ گەلی ئێران و پێویستە پەرلەمانی نوێ داواکاریەکانی گەل بەرجەستە بکات و لە چارەسەرکردنی کێشەکان و بەدیهێنانی خۆشگوزارانی و گەشەپێدان چالاک بێت. هاوکات سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێران هەڵبژاردن بە ڕەمزی سەروەری گەل ناو دەبات. ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێران لە کاتی بەشداریکردن لە دەنگداندا ڕایگەیاند باشترین چەکی بەرەنگاری بۆ وەڵامدانەوەی پلانگێڕیەکان هەڵبژاردنە. سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێران ئەوەشی خستە ڕوو هەڵبژاردن هێمای سەروەری گەلە و یەکێکە لە پایەکانی بەهێزکردنی وڵات و پێویستە هاوڵاتیان بە شێوەیەکی بەرفراوان بەشداری تێدا بکەن. لە هەڵبژاردننی پەرلەمانی ئێران نزیکەی 58 ملیۆن کەس مافی دەنگدانیان لە 55,000 بنکەی دەنگدان هەبووە. 7148 کەس چوونە کێبڕکێی بەدەستهێنانی 290 کورسی پەرلەمانی وڵاتەکە. بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی شارەزایانیش 29 کەس کێبڕکێ لەسەر بەدەستهێنانی 7 کورسی دەکەن. لە خۆرهەڵاتی کوردستانی هاوشێوەی شارەکانی دیکەی ئێران هەڵبژاردن بەڕێوەچوو. بۆ ئەو مەبەستەش 234 ناوەندی دەنگدان بە ڕووی هاوڵاتیان کرانەوە و لە خولی ڕابردووی پەرلەمانی ئێران ژماری نوێنرا کوردەکان گەیشتا 25 کورسی. ئەم جارەش پێشبینی دەکرێت 20 کورسی بەدەست بهێنن. Poi sanno